إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال تعالى في كتابه الكريم في سورة الأنعام: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. برا خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. واتا ئەمە ڕێگا ڕاستەکەی منە. خوای پەروەردگار ئەفەرمێ شوێنی ڕێگا ڕاستەکەی من بکەون و شوێنی ڕێگا و ڕێچکانەکانی ئەم لاو ئەو لای ئەو ڕێگا ڕاستە مەکەون، دوایی تووشی تەفریقە و دووبەرەکی و سەر لێ شێوان ئەبن. و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم شەرحی ئەم ئایەتە ئەکا و تەفسیرێکا و خەتێک ڕائەکێشێ لە زەویە، خەتێک ئەکێشێ بەدارێک بە چڵەدارێ بەدەستێەوە، پاشان بەم دیم و بەو دیوی خەتەکەیە چەند خەتێکی ئەم دی و ئەو دی و بەم لاو بەولایە ئەکێشێ و فەرمووی ئەمە ڕێگا ڕاستەکەیە بە خەتە ڕاستەکە و ئەمەش ئەو ڕێگایانەیە کە لا ئەدا لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەر لادانێکیش لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرەتاکەی بە شتێک دەسی پێکە تەسەور ناکرێ، مخالفەیەکە لە بنەمایەک لە بنەما سەرەکیەکانی ئیسلام لە سەرەتاوە زۆر بچووکە، تۆ وا ئەزانی ئەو شتە شتێکی بەسیتە، بەڵام بنەمایەکە لە بنەماکانی ئیسلام، پاشان کە سەرەتاکەی بچووکە بەڵام دوای ئەوە حتا زیاتر بڕۆی درێژتر ئەبێتەوە، دوایی لادانێکی تەواو لە ئەدا لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر لەبەر ئەوەشە کە خوای پەروەردگار لە گەورەترین سورەتەکانی قورئانە، لە عەظیمیە، أعظم سورة في القرآن هو سورة الفاتحة. لەو سورەتە پیرۆزەیە کە زۆر سورەتێکی گەورەی قورئانە، خوای تەعالا ئەمری کردووە کە بە مسلمانان لە هەموو نوێژێکە ئەو سورەتە بخوێننەوە، و لە ڕۆژێکە لەو شەو و ڕۆژێکە 24 سەعاتەی شەو و ڕۆژ تۆ 17 جار بەس لە نوێژە فەرزەکانە واجبە لەسەرت تو ئەو سورەتە بخوێنیتەوە کە نیوەی ئەو سورەتە دوعایە، و دوعاکەشی تەئکید لەسەر ئەو مەوزوعە ئەکاتەوە فەقەت، چونکە هەموو دنیا لەسەر ئەوە ڕاوەستاوە. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا غير المغضوب عليهم نكر بازي أوانيك ولا يندا الذين خالفوا طريق المستقيم بعلم ولا الضالين ونك أوانشي كقمرابون الذين خالفوا الطريق بدون علم. يعني حفظ جارتو للروجيكا ولا شو روجيكا جخد لسر أواكيتوا يا ربي خوايا هداية من دبور ريقا راستك كام ريقا راستا أو ريقا راسيك ريقاي أوانا كتو نعمة بهري خوت درشتوا بسريانا كلا آياتك ترى لقرآن بيانيك كين أوانيك خوان نعمتي خوي رشتوا تسريانا ريبازي بيغمبران ڕاستگۆیان شەهیدان و پیاوچاکان و ئەولیاکان، نەک ڕێگای غەیری المەغضوب عەلەیهم، نەوەک خوایە ڕێبازی ئەوانەی کە لێیان تووڕە بووی، ئەوانەی کە حەق ئەزانن بەڵام لا ئەدەن لێی،
ونك ولا الضالين ونوك ريبازي أوانشي كقمراب أوانيك حق نازان ليان لا ينداولي يحسبون أنهم يحسنون صنعا وأزان شاك بلام ريقاي خرابة كوابو مسألة ئاگادار بوونی ئێمە لەو ڕێگا ڕاستەی خوا لەو ڕێبازە ڕاستەی کە پێغەمبەرانی بۆ ناردووە و هەموو پیاوچاکان و ئەولیاکان لەسەری مردوون لەسەر ئەو ڕێبازە ئەبێ ضرورە ئێمە بیزانین لە هەموو زەمانێکە برا بە ڕێزەکانم لە هەموو سات و وەختێکە ئەم ڕێبازە شێوێنراوە هەوڵدراوە بشێوێنرێ هەوڵدراوە لەو لێیلا بدرێ هەوڵدراوە وەرچەرخێ بەلایەکە و هەموو ئەوانەشی کە وەرێ چەرخێنن ئیدعای حەقەکەن هەموو ئەوانە هەمووی ئەڵێن هەر ئێمە حەقین هەر ئێمە حەقین هەموو کەسێ لەم دنیاە کەس بە دۆی خۆی ناڵێ تورشە بۆیە هەموو کەسێ ئیدعای حەقەکە هەموو کەسێ بڕۆ بەلای خۆی بە حەقە زانێ بەڵام ئایا کێ حەقە کام ڕێباز حەقە بۆیە زانایانی ئیسلام لە هەموو سەردەمێکە وریایە کاتێک بینوێتیان ئومەتی ئیسلام کەسانێکی تیا دروست ئەبێ کە ئەیانەوێت بەملاو بەولایە ئەم دینە ببەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی کردووە ڕێبازە حەقەکە چییە بۆیە لە ڕوانگەی لە سۆنگەی ئاەتەکانی قورئان و سنەتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتوون هەندێ هێڵی گشتیان داناوە هەندێ خطوط عەریضەیان بەیان کردووە بۆ ممەیزات و جاکرەوەکانی ئەهلی حەق لە غەیری ئەهلی حەق ئێمە بۆ ئەوەی بزانین کامە ئەهلی حەقە و کامە ئەهلی ناحەقە پێویستە بڕۆینەوە بۆ لای زانایانمان بۆ لای عولەماکانمان بزانم ئەوە چییە کە ئەهلی حەق جا ئەکاتۆ لە غەیری ئەهلی حەق براینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێت تەرەکتوکم على بيضاء نقية ليلها كنهارها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەسەر ڕێبازێ بەجێم هێڵاون سپی جوان ڕوون شەوی وەکو ڕۆژ وایە ئەم دینە ڕوونە ئاشکرایە بەڵام خەڵکانێک هەن لێڵێکن لە خەڵک تێکێدەن لە خەڵک بۆیە حەقە ئێمەی ئەهلی سنەت ئێمەی ئەهلی حەق بزانین کامە ڕێبازە حەقەکەیە و ئەوەشە کە خوای تەعالا هەڤدە جار براینە تۆ نوێژەکە دروست نییە ئەگەر ئەمەی تیا نەخوێنی نوێژەکە دروست نییە ئەگەر نەڵێ ئیهدینا الصراط المستقیم بۆیە زانینی ئەمە یەکێکە لە گەورەترین فەرزەکانی ئیسلام بەڵکو هەر ئەمە ئەساسەکەیە هەر ئەمەیە کە هەموو شتەکانی تری لەسەردا ئەمەزرێ لەبەر ئەوە بە ئیزنی خوای پەروەردگار لەبەر ئەو خەتەرەی کە ڕووی کردوتە ئومەتی ئیسلام لەبەر ئەو هەموو فیتنە و ئاژاوەی کە ئێستا هەوڵ ئەدەن صفی ریزی مسلمانان پەرتەوازە بکەن تەفریقە بخەنە ریزی مسلمانانە من لە چەند وتارێکە هەندێ لەو هێڵە گشتیانە ئەخەمە بەرچاوی بەڕێستان هەندێ لەو خاڵانەی کە زانایانی ئیسلام دایان ناوە ئەو خطوطە عەریضانەی کە بەیەنەها عولەماء الئیسلام سأبينها لكم لتستبين سبيل المجرمين بۆ ئەوەی سەبیلی مجرم و خراپەکاران ئەوانەی کە ئەیانەوێت ڕێبازەکە تێکدەن دەرکەفێ و سەبیلی حەق و سەبیلی ئیمانداریش دەرکەفێ بۆ خەڵک لەبەر ئەوە خۆشەویستەکانم بە ئیزنی خوای پەروەردگار ئەلەم خوتبەوە دەستی پێ ئەکەین خاڵی یەکەم لەو خاڵانەی کە ئەهلی حەق لە ئەهلی باتڵ جیا ئەکاتەوە من هەرجاری خاڵێک باسەکەم بەس بە وردی سەرەتای خاڵەکە بزانن دوای ئەوە ئاەتەکان و حەدیسەکان کە لەسەری هاتووە باسیەکەم لە چی ڕوانگەیەک و ئەهلی عولەماکانمان زانایانمان شتێکیان نێڵاوەتەوە ئێمەدا بمێنین لە چی ڕوانگەیەک و ئەو قسەیانە وەرگرتووە ئەو هێڵە گشتیانەیە وەرگرتووە لە ئاەتەکە حەدیسەکە بەڵگەکان پاشان ئەقوالی عولەما ئەم جا یەک دوو نمونەی سەریع لەسەری و عەرزی جەنابتان یەکەم تاوەکو ڕوون بێتەوە بۆ بەڕێستان یەکەم خاڵ خۆشەویستەکانم خاڵەکان مەرج نییە بە تەرتیب باسیەکەم من هەر جاری خاڵێکە بە پێی پێویست باسیەکەم خاڵی یەکەم خۆشەویستەکان ئەهلی حەق پێناسەی ئیمان ئەکەن تعریف پێناسە ئیمان پێناسە ئەکەن ئەلەمە کێشەیەکی گەورە دروست بووە لە دێر زەمانەوە پێناسەی ئیمان ئەکەن لە چییە ئەڵێن الئیمان اعتقاد بالقلب
وقول باللسان وعمل بالأركان. فرمویانە ئیمان بریتیە لە بیر و باوەڕی ناودڵ لەگەڵ وتنی زمان و لەگەڵ کردەوەکران، یعنی عملکردن بە ئەندامەکان. ئەگەر خەلەلێک لەمە دروست ببێ خۆشەویستەکانم، منهجی ئەهلی سنە و جەماعەت تێک ئەچێ. منهجی ئەهلی حەق، ڕێبازی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەهلی حەقە تێک ئەچێ. هەر کەسێک کۆمەڵانێک دروست بوون لە دێر زەمان وتیانە ئیمان بەس ئەوەیە لەناو دڵا بێ، وتیانە ئیمان بەس ئەوەیە کە لە دڵا بێ. ئیمان بەس ئەوە بێ لە دڵا، خۆکەوا بوو فیرعەون ئیماندارترین کەسە. لەبەرەوەی خوای تەعالی لە قورئانە ئەفەرمێ لە سوورەتی نەملە، ئەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. ئەڵێ فیرعەون ئینکاری دیندارێتی کرد، ئینکاری تەوحیدی موسای کرد کە موسا باسی دینی بۆ ناکرد، ئینکارێ کرد. لەناو دڵیشەوە یەقینی بوو بە ڕاستێتی قسەکانی موسا. کەوابوو فیرعەون لەناو دڵۆ یەقینی بووە، کەوابوو وابێ فیرعەون باشترین ئیماندارە. ئیمان بەس دڵ نییە خۆشەویستەکانم، ئیمان بەس دڵ نییە، دڵ بەشێکە لە ئیمان. بەشەکەی تری وتنی بە زمان، یعنی هەتا نەڵێی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله وباور نيني بإيمان وكوبيويست تو إيمان دار نيت. بلام تنهاوتني بزمان وكردن عمل كان بكي يعني بدم شايتمان بيني وعمل بكي بس أما بتنيا أبيت مسلمان بي أبيت إيمان دار هندي لا فرقة قمراب وكاني زماني ديرين وتيانا أما كافية. يعني إنسان بس بلي شایەتمان بڵێ تەواو ئیتر مسلمانە. کۆمەڵێک وتویانە بەس لەناو دڵە ئیمانی بێت تەواو، کۆمەڵێکی تر وتویانە چی؟ وتیانە بەس دۆدەم بیڵێ تەواو. ئەی وایە؟ ئەگەر وابێ منافقەکان باشترین ئیماندارن، چونکە منافقەکان بەدەم ئەڵێن ئیماندارین، شایەتمانشیان هێناوە. بەڵام خوای تەعالی لە قورئانە ئەفەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار. هروها أفرمي وأولئك هم الكافرون. منافق كان كوابو معناه إيمان أبيت شي بيت كاتي إما إيمان دارين أجر لنا وضل ما ندام مزريت إيمانك دعاء وبدن بيلين أم جاكر دويشي بيبكين لسر أمد يها آيات قرآن دابزية. خوي تعالى لقرآن درباريك روكات أهلي كتاب أو أنا مس بيشكاني إما بيش إسلام بيان أفرمي أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم. نصيحتي خلق كان ألين شاكبك وبلام خوتان تان لبير شوى أفلا تعقلون. عقل تانية نازان النابي أو قصيك بدمعيكي أبي أخواتيش عملي بيبكي. يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون. خوي تعالى فرمي أي إيمان داران بوشي قصيك كر خوتان عملي بيناكن كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تعلمون. زور قوري لا إخوائي تعالى قصيه بكيتو عملي بينكي زور ضرورة. وبيغمري خوشويستش من صلى الله عليه وسلم لتشنا حديثا من تنها نمونيك أتير مولا قشتي بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي خوي تعالى سيري الشكل تاناكا سير كالبلكة تاناكا سير دم تشاور رنغ وأمانة تاناكا أو همي خوي دايو بيتان خوي تعالى سيرناكا طوبالات برزو جسم جوانا وشكل جوانا وتواو إتر بما بتخاطب بهشتو خو أو جسم وشكل جوان أما خوي دايو بيت ناشرين كش هر خوي دايتي أو كيتر بما محاسبة إنس معقولني يا خوي تعالى جواني داتا تو بهوي جواني كو بتخاطباش ناشريني داتا هيك كيتر بهوي ناشريني كو بخاطباش أي أمان نعوذ بالله لقل عدالتي خوانا قنجي خوا سيري الشكل شيء وكلبل والدولة مني وأمانة ناكا خوي تعالى وإنما ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوي تعالى تماشاي ضلوا عملتك. وهروها أفرمي إمام حسن بصري أفرمي ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن الإيمان ما وقر في القلب وصدقه العمل. إيمان أولنية تنها وتمنى خوزقاء أوام بكرده خوزقاء منيش دولة من بوايا ما أوام خوزقاء نية إيمان هربا بالله خوزقاء من وقت فلان كز بوايا خوزقاء أوا بوايا إيمان وانية هروا بخوز جوان كردنا ونية شكل هەنێ کەسێ وازانێ بە شکلی خۆی هەموو شتێکی تەواو کردووە ئەخر ئەمە نەکبەتیە تۆ ئابزانی کابرا ڕیشی درێژە ئیتر گەورەترین عالمە کابرای تر کۆسەیە فەقیرە ئیتر هیچ نییە. وانییە براکانم ڕیش
سنتێکە لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێبازی پێغەمبەر صلی الله بەڵام هەموو شتێک نییە زەلامە هەر کۆسەیە ئەسڵەن ها لە ناو باشتە و ڕیشیشی نییە و بەڕیش نییە ڕیش بەشێکە لە دیندارێتی بەڵام هەموو شتێک نییە لە دیندارێتی شکل و شێوە بەشێکە لە دیندارێت نابێ ئێمە شتەکانمان لێ تێکەڵ بێ ئیمان ئەوەیە لە ناو دڵە جێبگرێت لە کانگای دڵە جێبگرێت و عەمەلەکان تیش دەریخە بە عەمەل تا بێت تۆ بزانی مسلمانی بۆیە پیاوچاکانمان فەرمویانە عەمەلی بێ ئیمان یعنی عەمەلێک بەبێ ئیمان نیفاقە منافقیە ئیمانێکیش وە بێ عەمەل فیسقە کابرا یعنی ئەگەر عەمەل نەکا کردەوە نەکا هەبێژێ وەڵا هەر ئیمانم هەیە و تەواو هەروە دەم و دڵ فیسقە بەڵام مقابلەکەیشی فیسق یعنی تاوانباری مقابلەکەیشی چییە ئەوەی کە بەس عمل بکا و نیەتی نەبێ و ئیمانی تەواو نەبێ لە دڵە ئەوەش منافقە کەوابوو ئیمان چییە لەناو کانگای دڵتا دابمەزرێ بەدەم بیڵێیت عملیشی پێ بکەیت ئەوە ئیمانە ئەوەیە کە ئیسلام ڕێگا ڕاستەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کابرایەت یعنی ئینسانی مسلمان براینە ئەمەیە شتێک دروستەکە ئیسا مسلمانانی ئەمڕۆ بوونەتە دوو بەشەوە یعنی وەکو عام بدونەتە دوو بەش ئەنا تایفەی تریان زۆر تیا دروست بووە بەڵام بە عام دوو جۆر مسلمانمانەیە ئێستا لەنا ئەم مزگەوتە کۆمەڵێکەیەوە ئەزان وتیان لا إله إلا الله تر یەکسەر بۆ بەهەشت ئیتر هەرچیەکەی بکە مادام توتد لا إله إلا الله وتيان لا يضر مع الإيمان ذنب مادام وتد لا إله إلا الله تر جناح تأثير ناكا والله وانيا حاشا أما الربازي في غمرني صلى الله عليه وسلم لمقابليشا كومالك تري وازن هبري الشكل وشيوا يتم المشكلة نيا ناو ضل رياءكي إخلاصتني لدلو غنياي مشكلة نيا بس مهم أشكرا خلق بياوكي باشا أهلي مزقوته وش وانيا أبي ضل لقل عمله لسردمي في غمرة صلى الله عليه وسلم كابرايك هاتناو أخلاق سي تماشاي أخلاقا كابرايك هاتناو مزقوتي في غمرة صلى الله عليه وسلم لكاتيك في غمرة أصحاب كان دانشتبون كابرايك يكم جارتي ديت مزقو ديت لناو مزقوتا لپناكاني مزقوتا خوي هلا كادا سكاتا ميز كردن في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم أي بيني زور بطاقته ببلام إيمان تنها أولية بس يعني عمله وأخلاقه وروشته كاتي أو كابرايا بحاليك كان نازانيخ معناه أولية دنيا يران بو هندي الأصحاب كان يكسرتن أبنو تاوي ليدن هندي قصاء كان هندي عواري ليكن في غمر صلى الله عليه وسلم فرمي وازي لي بينن دعوه ولا تزرموه فإنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين ايواني الراون دين لسر خلقي خلق شد لسر خلق آسان كان دين إسلام هاتوا آسان كاربي نكتن كربي نوك دينك وابيا بكن خلق راوبني او كابرايا اگر اسد تربي ليدو تاوي بني حتى ما ناتا مزقو دعاء كابرا ميزكي كرد في غمر صلى الله عليه وسلم فرمي صدلي او كان شون ميزكي او ام جاباني كرد فرمي امام مزقوتا كرة شرينكم اما مزقوتا نابيت يا شوني قرآن كردنو نيوش كردنو عبادة واماني نابي ميزي تيابك ميز لشوني كتربك لدروا كابرا امنا ضلي خوش بو امنا مرتاح بو حتى لو علماء كان افرمن ميز برين خرافة لو حديثو اويان والبرتوا ميز في برين كسيك ميزي في برين خرافة هل لو حديثو شو في غمر صلى الله عليه وسلم فرموي ميزكي وازي لبن با ميزكي تواوكا سي تماشاي في غمرك صلى الله عليه وسلم ام كابرا ام من دضلي خوش بو ام من ده مرتاح بو يعني اللواني اويكك بلو سبباني كايمان لنا وضليا بتشسبي لمقابله لولا شو كومالي خلقن شكلو شيوي ظاهر مسلمان وشكلو شيوي ظاهر مسلمان بريار عدن مزقوت يدروس كان بلا بخويا منافق دورون ايانوي بهوي او مزقوتو دانشن سر لخلقيت يقدروا تفريقه دروس كان لنا مسلمان ايانوي مزقوت يدروس كان وداواله في غمره كان صلى الله عليه وسلم لو مزقوتن يجي لك افتتاح كيف في غمر بك صلى الله عليه وسلم يكسر ايات لك اسمان ودا ابزيبو في غمر اخوا صلى الله عليه وسلم وبي افرمي ولمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه
مزگەوتێکە لە ئەساسەکەی لەسەر تەقوا و ئیمان، تەقوا شتێکی ناودڵە، تەقوا و ئیماندا مەزرابێ ئەحەقترە کە تۆی تایبی. ئەو مزگەوتەی ئەوان دروستیان کرده ئەوە مزگەوتی زەرەرە بۆ مسلمانان، بۆیە یەکسەر بڕۆن بیرۆخێنن. پێغەمبەر و ئەسحابەکان ڕۆیشتن مزگەوتەکەیان ڕۆخان، چونکە لەسەر ئەساسی فیتنە و تەفریقە دروست بوو لەناو مسلمانانە، لەسەر ئەساسی بۆگەنی دروست بوو لەناو مسلمانانە. هەر شتێ لەسەر ئەساسی بۆگەنی دروست ببێ و تەفریقە دروست ببێ بێ سەفی مسلمانان تێکدا، ئەوە بۆگەنە و ئەبێ بڕۆخێنرێ و نابێ مسلمانان لێی بێدەنگ بن و ئەبێ چەکوشی لێ هەڵگرن. بۆیە بەڕێزان ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئێمە نەبەم لا بەم لایە بڕۆین. ئەمە ڕێگاوەسەکەیە، ڕێگار ناوڕاستەکە ئەوەیە کە ئەبێت تۆ ئیمانت لە ناو دڵا هەبێ، بەدەم ئیمان بێ و عەمەلیشی پێ بکەی. ئابە و شێوە تۆ ڕێبازی پێغەمبەرت گوڵوە صلی الله علیه وسلم. نە ئەمە کەیترە کە ئەڵێ بەس ئیمان ناو دڵ بێت و تەواو. إلا من أتى الله بقلب سليم، هەندێک کەس وازانێ إلا من أتى الله بقلب سليم، ئەوە بۆ کەسێکە ئەگەر عەمەلی هەبێ و تەقوای هەئین عەمەلی هەبێ و ئیمانی هێنابێ بەدەم و عەمەلی هەبێ، ئینجا قەلبە سەلیمەکە پێویستە، ئەبێ دڵێکی ساغیشی هەبێ. ئەمە خاڵی یەکەمە زۆر گرنگە. ئێمەی مسلمان ئاگامان لێبێ و داواکارم خوای گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی هیدایەتمەندە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزرامان بکە لەسەر ڕێبازە ڕاستەکەی. یا ڕەبی خوایە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بمان ژێنە و بمان مرێنە. یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە لا ئەدەن لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی بەزەید بە نەخۆشەکانمان بێت و شیفایان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، بەزەید بە گەنجەکانمان بێتەوە، بەزەید بە پیاوە پیر و بە تەمەنەکانمان بێتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، ئیسلاحی خێزانەکانمان بکەی، ئیسلاحی یا ڕەبی ئیسلاحی هەموو چین و تایفەکانی ئەم کوردستانە بکەی. یا ڕەبی تەفریقە و دووبەرەکی لە نێوانمانە نێڵی. یا ڕەبی خوایە جارێکی تر تەفریقەی خۆمان نەبێتە سەبەب ئەوەی کە ئەم وەزعەمان لێ تێک بچێت. یا ڕەبی خوایە پەرتەوازە نەبین جارێکی تر دژمن مسەڵەت بێ بەسەرمانە، دڵنیابن بە تەفریقە دژمن زاڵە بێ. ئیتر تەفریقە لە بین حزبەکانە بێت، تەفریقە لە بین تەوائیفی ئەهلی مزگەوتا بێ، بە تەفریقە فەرق تەسود. دژمنان وتویانە تەفریقە دروست کەوت ئەبی زاڵ ئەبی بەسەریانە. ئێمە بە تەفریقە ئەفەوتین، داوا بکەین خوای تەعالا تەفریقە نەخاتە نێوانمان، خوای تەعالا وڵاتمان پارێزراو بکە لە هەموو فیتنە و ئاژاوەیەک یا رب العالمین. ئامین ئامین.